ماوەی 47 ساڵە ئوتووی هەڵمی هەیە. ئێستا بەهۆی کەمی کارەباوە کارەکەی بە تەواوی لاواز بووە. جلوبەرگەکان لە چاوەڕوانی کارەبادا ماونەتەوە. بۆ کارەکەی دەبێت پشت بە غاز ببەستێت. ئیشم بە کارەبایە ئەو تا من لە بەیانی لە حوت بە کارەبانیە کارەبە لە 11 شەو بڕاو تا ئێستا وا سەعات 11 چەند سەعاتەکە 12 سەعاتەکات ئەلەخە ڕۆژی 7 سەعات کارەبا بدەم بە خەڵک نابێ مەس عالم لە پێسی خۆی هاتە دەرەوە ئیسە گوتمان عێراق خێناکە نفوزی زیاد بکە کارەبا چاکەن ئەی بۆ چاکی ناکەن کارەبا ئیش دەکەم ئیشکەم بە غاز بوت لە غاز بە 8,000 دینارە غازەکەش دەست ناکەوێ غازەکەش دەری نایەنێتن. دۆخی کارەبا بێزاری لای تەواوی هاوڵاتیانی کەرکووک دروست کردووە. وێڕای چەندین بەڵێن و هەوڵی پێشوەختە کەچی ناوەڕاستی وەرزی سەرما و وەرزی گەرما بێکارەبایی وەک هەمیشە باڵ بەسەر کەرکووکدا دەکێشێت. ئاوی گەرمە نابینم هەفتە بە هەفتە خۆم ناسوم من لێ ماڵە ئەو هەم لێهاتوە ئێستا دوامی دایرەم هەیە جلەکان ببم بۆ دایرە لێنا نایشۆم ئەوام لێهاتۆ بخوا بڵێن بە ڕۆژ کارەبانیە تانی وەڕوە کە ئەگاتە کاتی ئیشپێکردنی مۆریدە ئەو کاتە ڕئیسی دێتەوە ینی زۆر بێ بەرنامەیە شەوانش هەمان شت کاتێکە کاتی ئەوە دێ کە مۆلیدە کاتی نەمێنێ بزەبت لەو کاتەیە ڕئیسی شەکوژێتەوە ینی ئەوە بە نسبەتی ئاوی گەرمەوە بە نسبەتی ئەوەی کە ڕووناچی بەیانیان تۆ تەلەبەتێ بۆ مەدرسە وشتە ڕوا پێویستیت بە ڕووناچیە پێویستیت بە گەرمکەرەوەیە سوتەمەنیەکە زۆر بە زەحمەت دەسەکەوێ مەڵڵاهی کارەبا ئەسڵەن بوونی هەر نییە لەکوێ ئەم شارە کارەبا هەیە ئێمە تەقریبی بۆ مانگێکی ڕێک گەڕەکەکە ئێمە لە پشتی مەقڕ عەمەلیاتەوەیە مانگێکی ڕێک کارەبامان نەبڕا بەسایی مەقڕ عەمەلیاتەوە ئەبوو مۆلدەکان هەستان چۆن شکاتیان کرد کارەباکانمانیان بڕیسە لەو کاتوە تای ساکانە بە ڕۆژ شەو ڕۆژێکە حسابی بکەم بە هەمیوە 3 کاتژمێر کارەبا نییە لەم شارەیە کارەبا ئەسڵەن هەر بوونی نییە لەم شارەیە. هەوڵماندا هۆکاری بێکارەبایی لە ڕێگەی بەڕێوەبرایەتی دابەشکردنی کارەبای کەرکووکەوە بزانین بەڵام بەڕێوەبرایەتیەکە پێدانی زانیاری بە ڕۆژنامەنووسان ڕەت دەکەنەوە. وەزیری کارەبای عێراقیش کاتێک سەردانی کەرکووکی کرد سەبارەت بە دۆخی کارەبا بەم جۆرە دووە. شەکایەتی چارەسەر کراوە پێم وایە ئەم هاوێنی ڕابردی تر لەمە خراپتر نابینێت کەرکووک. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.